يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە قورئاندا وشەی ڕەجوول و ریجال بەمانە پیاو نایە، بەمانە کەسێکی نێرینە نایە. بەداخەوە لە زۆربەی تەفسیرە کوردیەکاندا کاتێک کە مانای وشەی ڕەجوول یان ریجال دەکرێت نووسراوە پیاوانێک یان ڕەجوول پیاوێک. بۆیە کەسانێکی نەخوێندەواری عەرەبیزان بەڵام تێنەگەیشتوو لە لۆغەی قورئان و زمانی قورئان ڕەخ نەدەگرن، دەڵێن زمانی قورئان زمانێکی پیاوانەیە، هەر باسی پیاوان دەکا، باسی ئافرەتان ناکا. بەڵام بەڕێزان، ئەبێ هەمومان کاتێک کە دەچینە خزمەت قورئان هەموو ڕۆشنبیران و نووسەران ئەو ڕاستیە بزانن کە قورئان زمانەکەی کە کەلامی خوایە جیاوازە لەگەڵ ڕێنووسی عەرەبی، لەگەڵ زمانی عەرەبی. قورئان پەیوەندی بە مرۆڤەوە نییە، کەلامی خوای پەروەردگارە. بۆیە وشەکانی قورئان ئەبێت لە ناو ئاەتەکەدا تەماشا بکرێ. کاتێک کە وشەی ڕەجوول پیاو یان وشەی ذەکەر ذوکران نێرینەکان بەکاردێ بۆ مەتەح نییە، هەرگیز نێرینەبوون پیاوبوون مەتەح نییە و ژنبوون و مێینەبوونیش کەم و کوڕی نییە، بەڵکو ئەوە کردارە کە مرۆڤەکەوا لێ دەکا بیکاتە گەورە. کەسایەتی ئینسان لە قورئاندا بە ڕەجوول ناوبراوە، واتە ئینسانێکی مرد. بۆیە لە قورئانە کاتێک کە تەفسیرە کوردیەکانیشتان خوێندەوە وانەزانی وشەی ڕەجوول یان ریجال مەباست بە کوردیەکەی خۆمان پیاو لەگەڵ پیاوان دەگرێتەوە. نەخێر، وەکو دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا لە مجەلەدی 6 لاپەڕە 163 دەفەرمێ هەر کاتێ وشەی ڕەجوول یان ریجال لە قورئانە بینی ئەوە بە معنای بەتەلە، بە معنای ئینسانی مەردە، بە معنای ئینسانێکی خاوەن کەسایەتی بەرزە. ئەوە کردەوە جوانەکانن ئەو ئینسانە دەکەن بە مەرد، وەکو خوای پەروەردگار لە سوورەتی یاسیندا دەفەرمێ وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين. لە ئەو سەری شارەوە کابرایەک هات، مەردێک هات، جوانمێرێک هات، یعنی ناو ئەو هەموو خەڵکەدا ئەوە کەسە بە مەرد و جوانمێر دەناسرێ کە پشتیوانی لەو پێغەمبەرانە کردووە. هەروەها لە سوورەتی غافر ئاەتی 28 دەفەرمێ قال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه. کابرا لە ناو کۆمەڵگاکەی فرعەوندایە، لە ناو دانیشتنەکەی فرعەوندایە، ئیمان لە دڵیایەتی بە موسا بە ختایەک و تەنهایی خوا کە ئەڵڵایە و خوای موسا و هەموو خەڵکیە، بەڵام ئیمانەکەی شاردۆتەوە، هەڵوێستی جوانمێرانەی ژیرانەی هەیە. خوا دەفەرمێ ئەوە مەردە. هەروەها ئەو کەسەی کەوا کاتێ دەنگوباسی ئەوەی لە ناو کۆشکی فرعەونا بیست کە موسایەکی بێتاوان، موسایەکی پڕ خێر و ڕەحمەت بە بێت تاوان خەریکە دەکوژرێ، یەکسەر هەواڵەکەی گەیاند. خوای پەروەردگار دەفەرمێ وجاء رجل من أقصى المدينة يسعى قال يا موسى إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين. لسورة القصص آياتي 20. لەو سەری شارەوە کابرایەکی زۆر مەرد و جوانمێر و پیاو هات بە پەلا، خۆی گەیاندا ماڵی موسا و وتی ئەی موسا هەموو دام و دەستگاکانی فرعەون و ڕاوێژکارەکانی کۆکن لەسەر کوشتنی تۆ، فەخڕج هەر ئێستا ماڵەکەت بەجێبێڵە. ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ مەردایەتی ئەو پیاوە لێرەدا دەردەکەوێت بە ڕێگایەکە هات کە غەیری ڕێگای ڕئیسی بوو و یەسعا بە گورگەلۆقە دەڕۆیشت. یەسعا واتە لە ڕۆیشتنی خێرایی ئاسایی خێراتر و ناگاتە ڕاکردن. زۆر مەردانە خەبەرەکەی گەیاند، هەمووی چەند دەقەیەکی پێ نەچوو ئەوە گەیشتنە ماڵەکەی موسا بەردەست نەکەوت. هەرچەند کابرایەک بوو ئیمانی هەبوو ئیمانەکەی شاردبەوە،
زۆر مەردانە وتی حەیفە ئینسانێک بەبێ تاوان پیلانی کوشتنی بۆ دابدرێ. خواستایشی ئەو مەوقیفەی ئەو ئیماندارە دەکات کە هەرچەند ئیمانەکەش ئاشکرا نەکردبوو، وتی خێرا بڕۆ دەرچۆ من دڵسۆزی تۆم، بەخوا ئێستا دەگەنە سەر و یەکسە بشت گرن دەشت کوژن. بەڵێ ئینسان بە مەردایەتی دەردەکەوێت. بۆیە لە حەتا قیامەت دەتوانی جەنابەت یەکێک بی لەو پیاوە مەردانەی جا عەرزم کردن ڕەجوول هەر پیاو ناگرێتەوە، ژنی مەردیش دەگرێتەوە. ڕەحمەت لە باب و باپیرانی هەموو لایەکمان کە کور وتوێتی پیاوی پیاوانە، ئاخر هەموو پیاوێک پیاوانە نییە، پیاوی پیاوانە هەیە، ژنی مرد هەیە، پیاوی جوانمێر هەیە، ئەو سیفاتە دەبات تێدا بێ. ئەوانە بەڕاستی مەردی خوان کە دیفاع لە دینی خوا دەکەن، کە دیفاع لە زانایانی ڕاستەقینەی ئیسلام دەکەن، لە هەر پێگە و شوێنێکا بن بەدەسەڵاتی خۆیان. بەڵام وەکو ئەوانەی کە لەو سوورەتانەی یاسین و غافر و قەسەسدا هاتووە بە حیکمەت، بە عەقڵ، بە بەڵگا، بە بێ هات و هاوار چەند بە جوانی دیفاع لە پێغەمبەرێکی خوا دەکا، چەند بە جوانی دیفاع لە پەیامی خوا و پەیامی ئاسمان دەکا، نەک بە هات و هاوار و جوێن و قسەی ناشرین بەم و ئەو هەڵشاقان بەم و بەوە. بە عەقڵ، بە بەڵگە، بە مەنتیق، بە ژیری ئەوانە بەڕاستی پەیامی خوایان گەیاندووە، ئەوانە مەردی خوان. یەکێ لەو کەسایەتیانەی کە ئینسان دەبێ خۆی بۆ بکوتێ و هەوڵی بۆ بدا و یەک بە یەکمان دەگرێتەوە ئەهلی بازاڕە. وتاری ئەمڕۆمان ناونیشانەکەی کەسایەتی کاسبکاری مەرد لە قورئاندا. هیچ کەسێک نییە ڕۆژێک کڕین و فرۆشتن نەکا، بازرگانی نەکا، هەر یەکە بە ئاستی خۆی. خوای پەروەردگار دەفەرمێ ریجال لا تلهیهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. سورة النور آيات 37. خوای پەروەردگار دەفەرمێ ریجال بەڕاستی ئەوانە مەردن، ئەوانە کەسایەتی خاوەن پلە و پایە بەرزن لای خوا. کەمە سیفەتیانە لە کاتێکا بازرگانن کە بازرگان سەری زۆڵ قاڵە، لە کاتێکا کڕین و فرۆشتن دەکەن، تۆژیان یان دەکڕی یان دەفرۆشی، لە کاتی ئەو پەڕی گەرمەی مامەڵە و هاتنی دینار و دۆلار بۆ بەرچاویان سێ شتیان لە یاد نەکردووە. قەت لە زیکر و یادی خوا غافڵ نین، لە نوێژەکانیان غافڵ نین، نوێژیان ناچێ، جەماعەتیان ناچێ، لە مزگەوت دانابڕێن، لەو ماڵی کە هەیانە بەخشندن هەلانی کەمەکەی قەت ناهێڵن زەکات لە ماڵیاندا بمێنێتەوە. ئەوانش بۆیە ئەم کارە دەکەن لەبەر ترسی ڕۆژێک کە قیامەتە دڵەکان و چاوەکان تیا ئاوەژوو دەبنەوە لە ترساندا. خۆشەویستان بە وردی سەیری ئاەتەکەکەن. علامە شێخ محەممەد صالح العوثەیمین لە تەفسیرەکەیدا تەفسیر القورئان الکەریم لە مجەلەدی 5دا لە لاپەڕی 332دا دەفەرمێ خوای گەورە نەیفەرمووی لا یەبیعون ولا یەشتەڕون. مەردانی خوا و پیاوی چاکی ئەم ئیسلامە ئەوەیە حەقی بەسەر بازاڕەوە نییە، لە دنیا دابڕاوە، نەدەکڕێ نەدەفرۆشێ، بەردەوام لە مزگەوتایە. دەفەرمێ ئەوە ستایش نییە، ئەوە مەتەح نییە. ئینسان کە حەقی بەسەر بازاڕ و کڕین و فرۆشتن و تیجارەت و بازرگانیەوە نەبێ هەر لە مزگەوتا بێ، ئەوە یەئتی ئیلە المەسجد لسد الفراغ. دیارەوە بێکارە، بێکاری خۆی لە جاتی لە چاخانێک پڕکاتەوە دێ لە مزگەوتێ پڕی دەکاتەوە. ئەوە دەفەرمێ ستایش ناکرێ، ڕەم بە عیبادەتی بۆ بنووسرێ، بەڵام بارێ لەسەر خەڵک، بارێ لەسەر کۆمەڵگەی موسڵمانان مەدحەکە لەوێدایە تۆ لە ئەو پەڕی بازرگانیدا سێشتەکە لە یاد نەچێ، لە ئەو پەڕی گەرمەی مامەڵەدا کە قازانج و واریدات دێتە بەرچاوت ئەو سێشتە لە یاد نەچێ، ئەو کاتە مەردی خوای، ئەو کاتە لای خوا خاوەن کەسایەتی. جا بەڕێزەکان ئەو ئیسلامی ئێمە پێمان دەڵێ دەبێت تۆ پیاوی مزگەوت بی، پیاوی دەرەوەی مزگەوتیش بی، هەردووکیان تێکەڵاوکەی. دینی ئیسلام وەکو کۆمەڵە دینی تروس قوسات نییە، بەس لە مزگەوتا بی تا دەمری دەرەوەی مزگەوتن نەبینی بێ. بۆیە ئیمامی عومەر دەهاتە مزگەوت ئەگەر کاتی جومعە تەواو بوویایە، کاتێک کە جەماعەتە فەرزەکان دەکران و وەختی نوێژی جەماعەت تەواو بوویایە، هەر کەسێکی لە مزگەوتا ببینایە ساغ و سەلامەتە و خاوەن پێداویستی تایبەت نییە و محتاج نییە، بە قەمچی لێ دەدا دەیکردە دەرەوە، دەیگو بڕۆم ماڵی خوا ناشرین مەکە، بڕۆ کاکە پارێک نان پەیداکە بۆ خۆت و مەبە ئەرگ لەسەر کۆمەڵگا. وەیە خوا دەفەرمێ ئەگەر نوێژی جومعەت کرد فەنتەشیروا فی الئەرض، هەر سەلامت دایە و بازاڕەکەت دامەخە. ئێمە ڕۆژانی جومعە دەکەینە ڕۆژی پشوو، حەقوایە ڕۆژی کارکردن بێ. ئەوە مەردایەتیە، تۆ دوکانیشت هەبێ، مەحەلیشت هەبێ، بازرگانیشت هەبێ و جومعەکەشت نەچوێنی، هەردووچیان حەق پێ بدەی.
فانتشروا في الأرض هەر یەکە بەلایەکە با بڕوە بە دووی کار و کەسابەتی خۆی بکەوێ بە دووی پارەی حەڵاڵ و پاروی حەڵاڵ بکەوێ. بەڵە خۆشەویستان هەرسێکیان بەیەکەوەن زیکری خوا. خەڵکانێک دەبینم تۆش بینیوتە ئەچیتە دوکانەکەی مامەڵەی لەگەڵ دەکەی تەسبیحاتی پێ سبحان الله سبحان الله سڵاوە لێ دەدا ئەستەغفیر الله دەست بۆ هەشت دەدا بسم الله کەچی وەڵڵە دوایی بۆ دەردەکەوێت چۆن دەستی بڕیوی بێویژدانە ویژدان لە دڵیان نییە لە حەڵاڵ و حەرام ناپەرمێتەوە. زیکر هەر ئەوە نییە بە زمان بیکەی زیکری دڵیش ئەوەیە ویژدانت هەبێ زیکری دڵ ئەوەیە حەڵاڵ و حەرامەکە تەماشاکەی ئەوە زیکری خۆیە شەرعەکەی خوای گیان تۆ چی دەفەرمووی لەم مامەڵەیەدا من بیکەم. هەیە لە زیکرا باشە نوێژەکانی تاخیر دەکا وەختی نوێژی عەسر دەکەوە خەریکە مەغریب دێ وەختی نوێژی نیوەڕۆ عەسر بەبیری دێتەوە نە دووەمیان ئاگەی لە نوێژەکەیەتی لەو گەرمەیەدا دڵی هەر لای نوێژەکەیەتی چۆن بگاتە مزگەوت یان چۆن لە مەحەلەکەی خۆشیان بێ لە کاتی خۆی بیکە. هەیە لەو دوانە باشە بەخوا حەڵاڵ و حەرامیش لێک دەکاتەوە زیکریش دەکات نوێژ خوێنی چاکیشە بەڵام دەستی لە پارەدا وشکە بەس پاسی پارەی لامەکە خێر لە دەستی هەڵناوەرێ لەو هەموو ملیۆنەی لایەتی هاچاو لێ سیفەتی سێمی تێدا نییە. هەیە زەکاتەکەی بەخوا نادا هەیە نوێژ خوێنی چاکە و زاکری چاکە زەکاتی ماڵەکەی پاناکاتەوە جگە لە زەکات خێری تری لەدەست هەڵناوەرێ ناچێتە قاڵبی مەردانەوە. هەیە هەر سێکیان دەکات سبحان الله هەر ناچێتە ئەو کەسایەتی کە خوا مەدحی کردووە بۆ نێتەکەی بۆ خوانیە بۆ بەرچاوی خەڵکە حەزی بە مەدحی خەڵکە فڵان کەس ئەوەی کردووە فڵان کەس ئەوەی کردووە ئاوا خەڵک بیبینن ماشەڵڵا فڵان کەس چەند دەوڵەمەند و دایمە لە مزگەوتە ئەو نێتە سبحان الله لە دڵیا خراپە. ئەوانەی کە خوا مەدحیان دەکا بەس لەبەر یەک شت ئەمانە دەکەن یەخافون یوما تتقلب فیه القلوب والأبصار خوایە بەس لە ترسی قیامەت بەس لەبەر قیامەتەکە چونکە ئەم دنیاوە ڕوون نابێ بەخوا ڕۆژێک دێ ئەوەندە سامناکە وەکو ئەو قوتابیە چەندە زیرەکە ئەخ قوتابی تا زیرەکتر بێ لە ئیمتیحان زیاتر دەترسێ تەلەبەی تەمبەڵ کێشەی نییە کورە دەڵێ ئەو پەڕی دەرنەچووی واز دێنم بەس قوتابی زیرەک ئامانجی هەیە ئەو شەوەی بەتایبەت ها ئیمتیحانی پۆلی 12 هەموو بینیومانە ئەو کاتێک کە بەیانی ئیمتیحانە تۆ چەند زیرەک بی کە تاس پرسیارەکان تەوزیع دەکرێ دڵت خەریکە دێتە دەرەوە چاوت بە هەموو لایەکە هەموو لەشت دەلەرزێ هەم بیر و هۆشت لای دنیا لای دایک و باوکیشن نەماوە. مسلمانی ڕاستەقینە کە ئەوانە زاکیرە کە حەڵاڵ و حەرام لێک دەکاتەوە کە نوێژ دەکا کە زەکات دەدا کە دەبەخشێ و بازرگانی و کڕین و فرۆشتن لە هیچ لەمانە لای نادا بەس لەبەر قیامەتی خۆیەتی خوایە بەس تۆ لێم ڕازیبی خوایە بەس شەرمەزاری ئەو ڕۆژە نەبم. بەڕاستی هەر کەسێک سەیری خۆی کە ئەم سیفەتت تێدا بوو ئەوە تۆ کەسایەتیەکی بەرزت هەیە لای خوا دڵت بە خۆت خۆش بێ. ئەمە لای خوا ئەی لای خەڵک زۆر گرنگە ئینسان کەسایەتی خۆی لە بازاڕە نەدۆڕێنێ دەتوانیت تۆ لە ماڵی خۆتا کەسێکی سەنگین بی بەس زۆر گرنگە لە ناو خەڵکە لە مەیدانی کاری و کڕین و فرۆشتن و بازرگانیدا کەسایەتی لەدەست نەدەی. بۆیە کاتێک کە لە خاتو عایشەیان پرسی ئەی دایکی ئیمانداران پێغەمبەری خوا چۆن بوو صلی الله عليه وسلم خاتو عایشە نەیفەرموو شەو نوێژی وابوو لە ڕیواتێکا فەرمووی کانە خولوقه القورئان قورئان بخوێنەوە پێغەمبەر قورئانێکی زیندوو بوو بەسەر زەویدا دەڕۆی. لەم حەدیسەیاندا کە ئیمامی ترمیزی ڕیوایەتی کردووە دەفەرمێ خاتو عایشە فەرمووی من ئەو هەموو ساڵە لە خزمەت پێغەمبەرا بووم صلی الله عليه وسلم لم يكن فاحشا ولا متفحشا قەت نەمبینی ڕۆژە پێغەمبەری خوا وشەیەکی زبر و ناشرین بەدەمیا بێتە دەرەوە لە هەموو ژیانە پێغەمبەر جوێنێکی نەداوە ئەوە کەسایەتیە قەت جوێنێکی نەداوە قەت وشەیەکی زبر کە دڵی نایارەکانیشی بڕەنجێنە نەیوتووە بەڵکو قسەکانی ئەوەندە شیرین بوون ئەوەندە کاریگەر بوون ئەوەندە گفت و لفتی شیرین بوو دوژمنەکانی پێش دۆستەکانی شاهیدیان بووەدا ئای لەو زمانە شیرینە ئەی لەو دەمە پاکە. شێخ ئیبن حەجەر لە فەتح الباریدا لە مجەلەدی دە لە لاپەڕی 556 دەفەرمێ هەندێک زانایان فەرموویانە فاحش ئەوەیە کە قسەی حەلەق و بەلەغ دەکات و لە ڕوتان قسەی ناشرین دەکات متفحش ئەوەیە هەر لێ بۆتە خوو قەت قسەی جوان نازانێ یا متفحش ئەو کەسەیە قسەی ئاوا ناشرین دەکات بۆی خەڵک پێ بکەنن هایوا لە بازار و دوکانە خەڵک لە خۆی کۆ دەکاتەوە چی قسەی ناشرین و ناشەرعی و بێشەرمیە بێشەرعی و بێشەرمی دەکات بەس بۆی خەڵک پێ بکەنێ خەڵک بێنێت پێ پێکەنین پێغەمبەری خوا ئەو سیفەتانەی نەبوو ولا سەخابن فی الأسواق قەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بازارە دەنگی بەرز نەدەکردەوە و معلوماتان پێغەمبەر ئەهلی بازار بوو هەر پێش پێغەمبەرایەتیش بازرگانی بۆ ماڵی خەدیجە دەکرد بەشداری چەندین بازرگانی دەوڵەتی کردووە و لە ناو مەککە و مەدینەدا خۆی بازرگانی دەکرد شتی دەکڕی و دەفرۆشت
بەڵام دەفەرمێ خاتو عایشە و سەحابەش دەفەرمون قەت پێغەمبەری خوا نەبینرا لە بازاڕە دەنگی بەرزکاتەوە. ئاخر بازار شوێنی دەنگ بەرزکردنەوەیە، هەر ناچار دەبی جاری وایە هات و هاوار بکەی. قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەبینرا لە بازاڕە ڕۆژێ دەنگی بەرز بێ و خەڵکی هەراسان بکە یان بە دەنگێکی ناشاز بێتە سەر بەرچاوان. چەند جوانە تۆی بازاڕی ئەهلی کەسابەت کەسایەتیت ئەوەندە بەرز بێ خەڵک شاهیدیت بووە بدا قەت ڕۆژە دەنگت لە بازاڕە نەبووە، دەنگت بەسەر خەڵکا بەرز نەکردوتەوە، هێ من و سالار و سەنگین و لەسەرە خۆ بووی. ئەوە صیفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەروەها فەرمووی ولا یجزئ السیئة بالسیئة السیئة، قەت لە وەڵامی خراپەدا خراپەی بە کەس نەدەکرد. هەلی بۆ بڕەخسایە قەت نەیدەگوت فڵان کەس خراپەی بەرامبەر کردوم، قەت کاری نامەردانەی بە کوردی نەدەکرد. ئەو جەهل و ئەو نامەردانە چیان بەرامبەر دەکرد؟ قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسایەتی هێندە بەرز بۆ ڕۆژە سەحابەیەکی گەنجێکی نەنار بڵێ ماڵەکەی بسووتێنە، دوکانەکەی بسووتێنە، وڵاخەکەی بکوژە، بەردێک بە ماڵەکەی دادا، قەت سیفاتی نامەردانی لێ نەدەوەشایەوە. هەموو شتێکی ڕوون و ئاشکرا بوو. هەروەها کاتێکیش کە لە خەڵکێک ببوورایە ولكن يعفو ويصفح، کە لە کەسێ ببووریایە یەکسەر دڵیشی لەگەڵا پادەکردەوە، بەس بە زمان عەفوی نەدەکرد، لە دڵیشا هیچی لە دڵا نەدەما. ئەیگوت تازە لاپەڕەیەکی سپیمان من و تۆ هەڵداوەتەوە، ئەو لاپەڕە کۆنانی دەدڕان. هەروەها لەگەڵ شەریکەکانی لە بازاڕە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت دەمەبۆڵەی بۆ دروست نەدەبوو. ئیمامی بەیهەقی ڕیوایەت دەکات دەفەرمێ سائیبی کوڕی سائیب هەبوو پێش ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببێتە پێغەمبەر بەیەکەوە شەریک بوون لە بازاڕی مەککەدا، کڕین و فرۆشتنیان بەیەکەوە دەکرد. تا فتحی مەککە ئەو سائیبە مسلمان نەبوو. ڕۆژی فتحی مەککە چوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی هاتووم شایەتمان بێنم و مسلمان بم. پێغەمبەری خوا باوەشی بۆ کردەوە، ئامێزی بۆ کردەوە، فەرمووی مەرحەبەن بأخی وشەریکی، یاخوا بەخێر بێی سڵاو لێ بێ ئەی برا خۆشەویستەکەم، ئەی شەریکە دڵسۆزەکەم، لا یوداری ولا یوماری، قەت ڕۆژێ لەو هەموو ساڵێ بەیەکەوە شەریک بووین دڵت ئازار نەدام، قەت ڕۆژێ دەمەقاڵیل لەگەڵا نەکردم، قەت ڕۆژێ بردە و بێنە لەگەڵا نەکردم. خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخوا صیفاتی خۆی بوو، خۆی ئەوەندە مرد و چاک بوو، شەریکەکەشی وا بوو، بەڵام مەدحی شەریکەکەی دەکا، هەی سڵاو لێبێ برا خۆشەویستەکەم، هەی شەریکە باشەکەم، قەت ڕۆژێ ئازاری دڵن نەدام. بەڕاستی ئینسانی مرد ئەوەیە لە بازاڕە لەگەڵ شەریکەکانیان لێبوردەیە، زۆر جار چاوپۆشی لە حەقی خۆی دەکا، بەس دڵی شەریکەکەی ڕازی بێ، دەمەقاڵی و دەمەبوڵێ، بەخوا هەیە لەسەر $10 10 سوێن دەخۆن بۆ یەکتر، لەو بازاڕە ببینە چی بە یەکتر دەکەن، هەر لەسەر 10,000 هەر لەو مەعرەزی سیارەوانە خەڵک ببینە چی بە یەک دەکا، چۆن کەسایەتی یەکتر وازانی ڕێیز عەشیرەتە کەچی بەرچاوت دەکەوێت، هەر لەسەر 10,000 پەلاماری یەکتر دەدەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسایەتی خۆی لەناو ئەو بازاڕەدا دەپاراست، بۆیە دوژمنەکانی پێش دۆشتەکانی شاهیدی مەردایەتیان بۆ دەدا. کەسبکاری بەڕێز کەسبی بکە بەڵام ئاگال لە کەسایەتیت بێ، یەقینت هەبێ، یەقین ئەجەل و ڕزق دووشتن، حتا کاتی خۆی نامری، قەت ترسنۆک مەبە، بەڵام شەڕانیش مەبە. ترسنۆکی جیاوازە لەگەڵ ئازایەتی، ئازا ئەو کەسەیە مەردانە دەژی بەڵام خۆی لە شەڕ لا دەدا، خۆی لە شەڕ لا دەدا، شەڕی پێدەفرۆشن لەبەری دەڕوا، یەخەی خەڵک ناگرێ، ئازایانە بژی، ترسنۆک مەبە بەڵام شەڕانی مەبە، بەڵام بەگشت خەڵکامەچە خۆت لە شەڕ لا دە ئازا و بەتەڵ ئەوەیە کە خۆی لە فیتنە لا دەدا، پیاوی خراپ تووشی خەڵکی خۆی دەبێتەوە خۆتی لێ لادا، بەڵام دڵنیا بە هەر لەو ساتەدا دەمری کە پەروەردگار بڕیاری لێداوە. وەڵڵاهی ڕزقەکە ژوایە، قەت کەسایەتی خۆت بۆ پارە مەدۆڕێنە، چونکە پارەکان دێن و دەڕۆن، بەڵام شەخسیەت یەخوا لە ناو بازاڕ و کەسابەتان نەڕوە، کە بە کەسێکی دەستبڕ و حەرام خۆر ناسرای دوایی لە کۆڵن نابێتەوە، کە بە پاک ناسرای، کە بە دەست پاک ناسرای، کە بە وەفا و عەهدت هەبوو، بەڵێنت لەگەڵ خەڵکا دروست بوو، وەڵڵاهی تۆ پارەی هەموو خەڵکی تۆیە، هەر قسەکانت بۆ خۆی پارەی و ڕەسیدە لە ناو بازاڕەکە دێو دەچێت، لە سەرمایەکەت گەورەترە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ إن الروح الأمين قد ألقى في روعي أنه لن تموت نفس حتى تستوفي رزقها فأجملوا في الطلب. إمامي بيهقي حديثك روايات كردوة دفرمي روح الأمين كجبريل، چونك حزتي جبريل سلامي خواه لسبيك كفريشتي وحيا ناوي جبريل، ناوي روح الأمين، ناوي روح القدس، ناوي الروح، همو إلى قرآن هاتوا. دفرمي جبريل خستي ناو ظلموا لەلایەن خواوە خستیە ناو دڵمەوە، ئەی محەممەد صلی الله عليه وسلم یەقینت هەبێ هیچ نەفسێک نامرێ حتا ئەو ڕزقەی خوا بۆی دیاری کردووە پێی دەگا،
بەخوا نامری تا ئاخر قمە ئاوی سەر زەوی کە بۆ دیاری کراوە دەیخۆیتەوە تا ئاخر پاروەنان دێتە دەمتەوە نابێ بمری بە سەراتێک عەرزی جەنابتان دەکەم ڕەن بێ هەمومان پێمان سەیر بێ بەڵام ڕاستەقینەیە ئەتەم شەرقاوی نووسەری ناودار لە کتێبی خۆیدا نەبەئون یەقین هەروەها لە گۆڤاری ئەلوەتەنی کوێتیدا لە 1/5/2018 نووسیوێتی و بڵاوی کردوێتەوە ئەڵە کاتێک ئەو هەواڵەم بیست بڕوام نەکرد بە دوواداچوونم بۆ کرد تاوە تەواو تەحقیقم کرد ئەنجا نووسیم لە سیدنی لە چارەخانەیەکدا کە پێی دەڵێن نەخۆشخانە دەبوو پێ بڵێن چارەخانە لە شوێنی چارەسەرکردنی نەخۆشەکاندا کابرایەک هەبووە ئەو پیاوە بە ناوی بیڵ مۆرگان کەسێک بوو تووشی نەخۆشی دڵ بوو لە ئەنجامدا لە ناو خەستەخانەکەدا لە ناو چارەخانەکەدا مرد دکتۆرەکان چەندی هەوڵیان لەگەڵدا لە بژانەوەی دڵدا دڵی نەهاتەوە بردیان بۆ ژووری مەیتەکان بۆ مەیتخانە لەوێ هەتا کتابی بۆ دەکرێت تەسلیم بە کەسوکاری دەکرێتەوە دوای 15 خولەک دوای چارەگێک 15 دقیقە هەستیان کرد چاوی دەجوڵێ یەکسە پەرستارەکان بردیانەوە بۆ ژووری بژانەوە ئامێریان لێدایەوە ئەم جارە دڵی کەوتەوە کار و هیچ کەسێکی زانستی پزیشکی نەیتوانی بڵێ هیچ عەقڵێک و هیچ زانستێکی پزیشکی قبوڵ ناکا کەسێک کە دڵی بە تەواوەتی لە لێدان کەوتە بوو تەواو بڕیاری مردنی درابوو دوای 15 خولەک جارشکە چاوەکانی دەجوڵێ و دڵی کەوتەوە ئیش لە نەخۆشخانە دەرچوو دەستی کردەوە بە ژیانی ئاسایی خۆی ئەڵە ڕۆژێکیان کە ئەم پیاوە لاد بوو زۆر هەژار بوو جا ئینسانە لاتەکان پەنا دەبن بۆ دووسێشت یان بۆ دزی دووڵەڕی جەنابتانەوانی کە فەقیر جیاوازە لەگەڵ لات ئەوەیە کە فەقیرێکی بە قەناعەت نییە پەنا بۆ شتێک دەبا کە باش نییە یان دزی دەکا یان غەژ لە خەڵک پا یان قەرز بکا بە ئومێدیەوەی نەیداتەوە یاخود قومار بکە یان بیتاقی یان نسیب و ئەوانە بکڕ یان موبایلەکەی نامەیەکی بۆ بێ بەڵ ئومێدی چەند ملیۆنێکت بۆ بێتەوە ئەوە پێ دەڵێن لات کە تووشی ئەوە بووی بەدووی نامەی موبایلا بگڕێدا خۆت چەند ملیۆن و سیارە دەبیتەوە ئەوە نیشانەوەی لات بووی ئەو پیاوە لە لاتیانە بە بازاڕە دەگەڕا هیچی شک نەدەبێ کوڕەکتی بیتاقەیەک بە دۆلارێکە با بیکڕم قابلە گریمان دۆلارێکم لەبیر چویان لە دەست چویان بۆم دەردەچێ بۆی دەرچوو بیتاقەکەی بۆ دەرچوو ئەو بیتاقەیە 27,000 دۆلار بوو بە یەک چرکە بوو بە خاوەنی 27,000 دۆلار کەناڵی ڕاگەیاندن جام تەلەڤیزۆن شتانە ئاواتیانەوەی شتێک هەبێ و سەرسوڕی هێنەر بێ و خەڵک بیزانێ و کەناڵەکەی پێداوڵەمانکەن بەدووی داچوون کابرای ئیعلامی ڕۆژنامەنووس باسی ئەوە بچینە خەستەخانەت لە خەستەخانە چۆن مردووی جلیان لەبەر کرد و چۆن بێهۆش بووی و نەماوی و دواتر زیندوو بوویتەوە ئەمان هەموو بە تەمسیل کرد وتی با بڕۆینەوە بۆ بازاڕ بۆ هەمان شوێن کە بیتاقە لێ دەکڕی تەمسیلەکە دووبارەکەینەوە وتی بیتاقەیە هەڵگرە دوای لێنەوە 27,000 ئەم قەدەرەی خوای پەروەردگار بیتاقەی هەڵگر بە حساب تەمسیلی دەکاتەوە بەڵام بەڕێزان ئەم جارە 250,000 دۆلاری بۆ دەرچوو 25 دەفتەری کەی بردەوە بیتاقەیە کە بە حسابی خۆی بۆ تەمسیلی هەڵی دەگرێت کابرا دەوڵەمەند بوو کابرایەکی لات منەوە حسابمان لەسەوەیە یەقینەن کردنیان نسیب حەڵاڵەیان حرامە بە قەتعی بێ ئینسان ئەو پەڕی لاتە ئەمجا پەنا بۆ ئەوانە دەبە بەڵام ئەوە بابەتێکە بۆی دەرچوو ئەو بڕۆی بە حەڵاڵ و حرام نەبوو دوای ئەوە ماوەیەکی زۆر ژیا بە دەوڵەمەندی مرد و بە سەرمایەدار ئەوە یەقینەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حتا ئەوەی بۆ دیاری کراوە پێی نەگەی دڵنیا بە نامری بەڵام فەئەجمیلوا فی الطەلەب دەی توخوا حرام مەخۆ قیامەتت مەسووتێنە توخوا خۆت عیبدار مەکە لە بازاڕە کارێک مەکە کە سایەتیت بڕوشێ و عیبدار بی کۆتا خاڵەوەی کە بیڵم ئەوەیە بازرگانی بۆ هەموو کەس جوانە ئیلا بۆ بەرپرسیانی وڵات نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە لە الجامع الصغير ئیمامی سویوطیدا هاتۆ بە ژمارە فەرموودەی 8323 پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرموویەتی من أخون الخيانة تجارة الوالي في رعيته خیانەتترین خیانەت ئەوەیە کار بەدەستی وڵات بازرگانی لە ناو میلەتەکەیدا بکە بازار قۆرخ بکا بۆ خۆی جاوە چونکە خۆی کار بەدەستە خەڵک ئیستیفادە لە هیچ ناکەن مەگەر شەریکی ئەوە بی زۆرن ئەو مەسوولانەی لەم وڵاتەدا هەر پرۆژەیەک بکەی ئیلا دەبێت سەهمی ئەوی تێدا بێ ئەینا بەخوا نایەڵێ بیکەی ئەوە خیانەتترین خیانەتە کە بازرگانی لە ناو میلەتەکەتا بکەی واز بێنە لە سیاسەت واز بێنە لە فەرمانڕەوایی واز بێنە لە هەموو حکومڕانیەک بڕۆ بازرگانی بکە لە ناو بازاڕەوە کاسبکارێک بەڵام ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەفەرمێ نابێ کار بەدەستانی وڵات بازرگان بن لە ناو میلەتە
جا خۆزگەیمە هەر بازرگانی بکرایە بەخوا جاری وایە بازرگانی بە میلەتەکەشەوە دەکرێ میلەت بازرگانی پێوە دەکرێ کاندیدێک ئەگە کورد بێ سەری ئەسلەح بێ یان سەری تووکن بێ چی بۆ ئەو میلەتە فەرقی هەیە بۆ حەیای میلەتی خۆتان لە بەرچاوی بێگانە دەبن ئەوە بازرگانی بە میلەتەکەتەوە مامۆستا قانیعی شاعیری گەورەی کورد هەزار ڕەحمەتی لێبێ دەڵێ سرم ناوێ کە فیزی بەگلەر و سەرداری بنوێنێ دەمم ناوێ کە تیکەی زلزلی تەنهایی بگلێنێ دەڕەبی کەڕ ببێ گوێیەک نەبیستێشینی هاو خوێنێ خوایە ئەو چاوە کوێر بێ کە چاو بۆ خەڵکی هەڵبێنێ لچێ خوێنی فەقیری پێمژن یا ڕەبی دابڕزێ لچێ خوێنی فەقیری پێمژن یا ڕەبی دابڕزێ زمانێ بەد بڵێ هێندە بماسێ خێوێ خنکێنێ کاتی خۆشی لە کتێبی باخی سێوانی خۆمدا کە نووسینی خۆمە لە بەرگی یەکدا لە لاپەڕە 240 وتومە کار بەدەستی ڕاستەقینە و خزمەتکاری میلەت ئەبێ مشورخۆر بێ نەک مشەخۆر ئەبێ مشورخۆری میلەت بێ نەک مشەخۆری سەر میلەت یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی خوای لە قورئانەکە باشتر تێمان گەیەنی بەکار بەدەست و بە میلەتەوە خوایە هەمومان بگەڕێنەوە خزمەت ئەو قورئانەی کە تەنها بەختەوەری دنیا و قیامەت لەودایە بە قورئان ئاشنامان بکەی باش لێی تێبگەین و کاری پێ بکەین یا الله ئەوەی کە نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری خوای ئەوەی لەش بە ئازارە بێ بەهانە و هاواریەوە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی هەر گرفتارێکی هەیە خوای ڕەحمی پێ بکەی خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون